هەموو کەس دەڵێ hello how are you where are you from ینی ئەوانە بەکاردەین ئەمنیش ڕاست دەڵێم سەلام عەلەیکم. کاک گۆڤەر لە کێوە دەست بە پاسکە سواری کردووە؟ پاسکل سواری وڵات تقریبا ساڵی 2023 دوای ژیانی سەرگیری پێشش بە منداڵی دەمان هاژوش بەس لە هەنجیوە پاسکیلمان کڕی ئیدی داپیرێکمان هەبوو لە میراوە لە لای ئەمفالەکان لەوێ جاروبار سەردانم دەکرد هەبە پاسکیلەکەی ئیدی دوای ساڵی 2023 ئیدی بەم شێوەیە بەخۆم حەزم زۆر لە پاسکیلە ینی ئەوەکی زۆر خۆشە کە لە ڕێ دەڕۆی تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە ئیدی لە 2023 خەڵکم دەدی و ئیدی بەو شێوەیە لە سۆشیال میدیا و جیانە دوای بڕیارمدا گەشتێکی دوور بکەم یەکەم گەشتی دوورم کرد تاوان لۆدیا ناشم گەشتکرد بوو هەر پێش ئەو کاتە پێش بیستێ لە بیستە یەکەم گەشتی درێژم کرد لە بۆ زینیە ستۆپێلای شێروان مەزن چون 1986 کیلۆمەتر بوو ئیدی لەو کاتەوە ئەو کات دەستم بەگەڕانی چەند ڕۆژ لە ڕێگا بووی شەو مایتەوە بەڵێ ڕۆژێک چوم شەوەکەی مامەوە ڕۆژی پاشە گەڕامەوە هەریری درێژترین گەشتکە کردبێتت لەو ماوەیە بڵێم لە وەتەی پاسکە سواریەکەی بۆ شوێت کردووە گەشتەکەت بۆ شوێ بووە چەند لە ڕێگا بووی چەند مایتەوە وڵای درێژترین گەشت بە یەک ڕۆژی کردبیتمان مەسەلەن تقریبا سعات 5 سبیانە 4 ئەو دەورانە ڕۆیشتین چونە لای ئاکرێ بەو شوێ هاتین و بڕۆڤی داتین و لای بەستۆڕە و هەولێر ئەوانە هاتین و هەریرێ تقریبا لۆی دەی شەوی گەشتین و هەریرێ گەشتەکە دووریەکەی 190 کیلۆمەتر دوور بوو ئەنی دوورترین گەشت لە یەک ڕۆژدا. ئەمن ناوم گۆڤار مەغداد حەسەنە ئەمن خەڵکی بەخۆ لە هەریدا دەنیشین ئەگەنایی گوندی زێتین گەردینە خێزاندارم دوو مناڵیشم هەیە و پیشەشم مامۆستاییە و گرێبەستین لە ئامادەی بەدرخانی کوڕان لە دەرسوی بەشی بایۆلۆژینە زیندەزانە. گەشتی درێژ و ئەوانە لە 23 دەستمان پێکردیە لە 23 نزیکەی بە نزیکەی 6,000 کیلۆمەترێکمان هاژوش بە کۆی گشتی لە 24 4500 ئێستاش 2025 نزیکەی هەتا 2000 نزیک 500 ڕۆیشتینە ئەو هێشتا ئەو ڕۆکەش مەسەلەن وەسەی 12 دی گەشتی دیکەشمان مەهێشت. لەسە خۆ دەڕۆی و ئیدی زۆر هەل بەکو ئۆتۆمبیلی سەریع ناڕۆی شوێنەکان زۆر بە جوانی بە باشی دەبینی ئیدی چێژی خۆشیە مەسەن دەبینی بەرزایەکە بەسە دەکەوی دی شۆڕ دەبیەوە ئیدی چێژەکەی زۆر خۆشە و بە زۆریش ینی حەزمان لە پاسکیل سواریە بە وا دەکە بە تەندروستی بمینێ یعنی مثلەن ئەگەر ماوەیەک نەهاژۆی چۆکت دێشی مثلەن ها دەبینی پێ تااقت دەبی قورس دەبی وەزنت بەڵام ئەگەر پاسکیلی باژۆی هەموو کات لەشت خۆش ینی مثلەن چۆک و مثلەن دەبینی ها وەزنت ینی لە بۆیشان ئەوەتری چاڵاکتری. وڵا خەڵک بە زۆری وا دەزانن خەڵکی بیانینە مثلەن هەموو کەس دەڵێ hello how are you where are you from ینی ئەوانە بەکاردەین ئەمنیش ڕاست دەڵێم سەلام عەلەیکم یان دەڵێم کوردە خۆ بەس ئینگلیز پاسکیلی ناهاژۆ ئیدی جار هەیە مەسەلەن دەبینین لە خوتبەیە کە دەینە دەرێ خەڵکەکە دەڵێ با بچینە ماڵێ داوات بین زۆر ئەوە تەکلیف وشتانە دەکەن یان کە ئێواران دەبینین لە ڕێگاینە خەڵک ڕادەوەستی تەکلیفی دەکا یان دەبینی شوێنەکە بەرزایە کە دەڕۆین بە هەمان شێوە ڕادەوەسن دەڵێن مەسەلەن پاسکیلەکەی سەر بێخە بەڵام ئەمە دەڵێن ئەوەمان پێخۆشترە.